سڵاو ئازیزان بیسەران لایەن گرانی نوێر ئەم کاتە و کاتێکتان شاد و کامەرانی بێت ئینشەڵڵا لە ڕێکەوتی نۆی 11 2010 دەمانەوێت ئاهەنگێکی خنجیلانە بۆ کاکە کەیوان لەندەنی خۆشەویست ساز بکەین بە سەرپەرشتی کاکە سەمەد مەلیک سڵاوی لێبێت لە باخە جوانەکەی کاکە زیکۆ میلیراودەلی زیکۆی دیگۆرات ئاسبۆرگی بەتوانای شاری ڕانیە کاکە کۆستە ئەڵمانی کامێرە و مۆنتاژ کاکە بەکری شان بچووکی هەموو لایەکتان و نەڕانی لە خزمەت ئێوەی خۆشەویستە فەرموون بۆ کاکە کەیوان لەندەنی پێشکەش بە تۆ ئەی لێم دەپرسن سووری چاوێ ماندوێتیە یان بێخەوی لێم دەپرسن سووری چاوێ ماندوێتیە یان بێخەوی دەڵێم هیچ کامیان ناتوانێت چۆکم پێدا بدەن نەوی ئەوەی سووری چاوەکانمە بەتەنها دووری و بێوی کە لە چاوەکانی تۆران خەیاڵ و خەونی چەند شەوی ئیتر وەقرم نەما بڕۆ ئازادی دەستی چێدەگری ئیتر من هەرگیز ناپرسم بۆ کامە جێ ڕێگا دەبڕی ئیتر من تۆ لە بیر دەکەم تا خەم لە دڵتاڵ نەگری تا و کەسەی تۆ خۆش دەوێ وەک نەمام گوڵی بۆ بگری پێت نەزانی با خەسار چوو ئەو هەموو عەشق و ئەوینە منیش بۆ ژێرگڵی دەبەم با بەزوێم گریە و شینە سڵاو لە کاکە کەیوانم مامە کەیوان تۆ بمبینە هەردەم من لە خزمەت دەدەم تا هونەرما بێ لە مژینە ئەوەش بۆ سەمەند مەلیکە هەر بۆ کاک سەمەند مەلیکە ئەوە تانێ بێت ببینە هەر بۆ سەمەند مەلیک یەڵێم ئەوە تانێ لە دەنیشتمە هونەڕانیەی ببینە بۆ تۆ یەڵێ لە مژینە هونەڕانیەی ببینە وا بۆ دەڵێ لە مژینە هەیە و نامانم بۆ منێرە کە چاوەکانت گریاوە ئەزانم بە درێژایی شاو دووری من ئازاری داوە کە تۆ زیاتر لە من دووربی عەزابی بە ڕوحما داوە دیارە خوای گەورە لە من دنیا سزای بە دووریمان داوە بۆ هەر سووچ و تاوانێکمان دووری تەوقی سەرمی داوە یار بڵێم پێگەیشتنمان خەیاڵێکە و تەنها ناوە خۆ من بۆ تۆ قەجوێ